ئێمە هاتوین لەگەڵ برادەکانمان لە یەکگرتو باسیەوە بکەین کە ئێمە هەوڵی زۆر ئەدەین و لە هەوڵی بەردەوامین تاکو پەیوەندیەکانمان لەگەڵ هەموو لایەنەکان باش بکەین لە ناوی شانە پارتی دیموکراتی کوردستان کە ئێمە بە دوو ئیتفاقی سیاسی زائیدەن ئیتفاقی لە کەرکووک پەیوەندیەکانمان ڕێخستووە و هەوڵی زۆر ئەدەین کە ئێمە ئیلتیزامەکانی خۆمان لەو بوارەیە جێبەجێ بکەین و چاوەڕێی ئەوەشین کە برادەرانی پارتی ئیلتیزامەکانی خۆیان بە تەواوەتی جێبەجێ بکەن. کۆبوونەوەیەکی زۆر باش بوو، ڕاشکاو بوو، چکە بە حەقیقەت ئێمە ئەم لایەنە سیاسیانە کۆمەڵێ مەسئولیاتمان لە ئەستۆدایە و ئێمە پێویستە لەسەرمان پێکەوە تەبایی دروستکەین لە تەبایی ئاشتی و پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردن و هەروەها پێکەوە بڕیاردان بۆ باشترکردنی بژێوی خەڵک، چونکە بەڕاستی پێکەوە بوون ئیستیقرار دروستەکە، ئیستیقراریش گەشەدان و تەنمیە دروستەکە، چونکە خەڵکەکەمان دەمێکە چاوەڕێیە. ڕاستە یەکێتی نیشتیمانی هێزێکی لە حکوومەتە ئێمەش ئۆپۆزیسیۆنین، بەڵام کۆمەڵی خاڵ هەن، کۆمەڵی سنوور هەن، کۆمەڵی بازنە هەن کە ئەخوازێ هەموو لایەنەکان پێکەوە هەماهەنگ بین، بە تایبەتی نێوانی بەغا، بە تایبەتی ناوچە دابڕێراوەکان کە دوێنێ خۆشبەختانە لایەنە سیاسەکان توانیان بگەنە هەنگاوێکی مشتەرەک پێکەوە لەو ناوچانە پێکەوە داوەسین، چونکە بەڕاستی کۆمەڵێک مەترسی هاوبەش هەیە، هەرێمەکەمان خستۆتە بەردەم کۆمەڵە مەترسیەوە ململانەی ئیقلیمی و نەودەوڵەتی لە ئارادایە. پێویستە لایەنە سیاسیەکان لەم کاتانە زیاتر لە هەموو کاتێک ئەو ئەرکوبەتسیارەتی کە لە ئەستۆیانایە و بۆی بتوانن بەرامبەر بەو بەڵێنانی کە بە میلەتەکەمان ناوە ڕاستگۆ بین و هەروە سەرڕاست بین، وەیە پێویستمان بە پێکەوەبوونی زیاتر و کۆبوونەوەی زیاتر هەیە.